سڵاوتان لەبێ بەیانیتان باش بیانیت باش هاژا بەنی باش هەکار سڵاو لە بینەرانی ئازیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەیانی 24 لە بەیانێکی دیکە لە دەستپێکی ڕۆژێکی دیکەی نوێ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین ئەوەی ئەمڕۆ جیاوازمان دەکاتەوە ئەوەیە کە لەسەری ساڵی کوردی نزیک دەبینەوە کە چەند کاتژمێرێک ماوە دەڕۆین بۆ ناو نەورۆزیەکەم ڕۆژی نەورۆز بۆ نوێبوونەوە و بەهارێکی نوێ بۆ هیواین کە ژیان سەر لە نوێ دووبارە نوێبوونەوەکانی لەگەڵ ئێمەدا بتوانین خۆمان بگونجێنین و نوێبوونەوەیکی باش بێت بۆ هەمووان و تەواوی خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ سەرقاڵە بە ئامادەکاریەکان بۆ جژنی نەورۆز بۆ خۆشی وەرگرتن لەو بۆنە جوانە لەو پێم وابێ ڕۆڵی ئێوەی خانم زیاتر قرس دەبێت بۆی ئامادەکاری بۆی کە بەیانی گەشت بکەن شتێکی باشە پێم وایە بەشێکیشیان دەستیان لە نزا و دوعایە بۆی کە کەش و هەوایە کە خۆشە ئەگەر بەم شێوە بێ دەتوانن کەشەوە لە بار بێەوە باشترە گونجێ لەگەڵ پێم وایە خەڵکێکی زۆری جلی کوردی لەبەر دەکەن ئەمڕۆ خەریکی ئوتوکردن خەریکن جلی بەرگان دێنەوە لای بەرگەوە نەبوو هەکار جاوانە گوناحن کە خەیاتەکە وادی پیاون هەر ئەمڕۆ بۆیان تەواو کات جا نازانمە بێ ئومێدێکیان هەبێت تەواو بێت یانەوە نییە بەهار لەگەڵ گژوجیا پەیوەندێکی زۆر پتەویان لەگەڵ یەکتری هەیە بەتایبەت هەندێک خواردن هەیە وای لێ هاتووە نزیک بۆتە خواردنی کوردەواری وەکو تۆڵکە و کەنگر و کاردی و هەموو ئەمانش زیاتر لە بەهاران سەر هەڵدەدا بەتایبەت گوند نشینەکان ئەمانە سوودی زۆر بەڵێ بڵێ سوودی تەندروستیشی هەیە ساڵانە لەگەڵ بڵێم ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهارمان قازانجێکی باش دەکەن کە بە هیوان بەردەوام هەموو خەڵکی کوردستان هەر لە قازانج و لە سوود وەرگرتن دابێت هاوڵاتیانی گوندنشین لە ناوچە شاخاویەکانی کوردستان ڕوو لە چیاکان دەکەن بۆ کۆکردنەوەی ئەم جیا بەهاریانە کە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە وەرزی بەهار بۆ ئەوان وەرزێکی پڕخێر و بێرە دەتوانن لە ڕێگەی کۆکردنەوە و فرۆشتنی ئەم جۆرە جیانە ببن با خاوەنی داهاتێکی باش ئەوش سوودێکی دیکەی بەهار و نەورۆزە تۆ تۆڵکە و کەنگر و بابەتانە دەخۆی ئای خۆم خۆشە بابیبینین لەسەر بلنداهیا چیایە باکرمان ئەو یێ بەدۆڤگیایەن بهاری دادگەڕیێن بهارە و ناوەڤانگەلی و نهاڵان ئەتپێشەوانەدا یا تژی بۆی ژگل و گیایان گیایەن کو ئەو هاتینێ کاری و کەنگر و چۆرین و کەڤلەپیرن کو ئەف جوورە گیایەن هەنێیەن پێگەشتین و ئەدنەهادا بکێری خواردنەوانە یا ڕۆژانە و فرۆتنێ دەهێن کا وەختێ کۆریەیە کەنگرەیە تڕشوکێیە جوورینەیە بۆ گیۆیت بەهۆری ئەم تێنێ هەندە جۆرە تێنێ ئۆڵام تێتێ بۆ خۆرنێ هەندێک تێنێ بۆ فرونێ ئەم ئەڤڕێت هۆتێ ما کۆریۆ کرێ ما کەنگرێت کرێ ما چورینۆ کرێ ئەتناڤا بازاریدا ئەف گیایەن بوهاری یەن هاتینە دانان لێ هەبوونەوانە نەوەک ساڵێن بوریە ji ber ku weke tê gotin kêmiya dabarînan karîgeriyên kirîn ser rêja hebûna wana. Giyayê buharî piçekekî mefsana berbarana bes ew ê heyş yê ciwan e piçek sarê wan îş giran in bes nehend ku tu bîjî giraniyeka we bes şekê ciwan îşela gel vê baranê jî piçekê nexware. Werzê biharê pêşiya welatiyan da werzekê bixêr û bêre ji ber ku di navê de ew dişên bi dehan cûre giyayên siruştî bê beramber bi destxove bêxin û etnava bazarî da bifrûşin. Her ku werzê biharê hat êdî ev gelî û nihala tijî dibin li mêrgên gul û giyayan ku ev gul û giyan henê bine xwarnavan welatiyan û et aliyekî dîş da ew ben ku di hember da li nava bazarî bifrûşin da ku dehatekî lê werbigirin. Arî Hüseyin Kurdistan 24 Geliye Bakırman. ئیدی وەرزی گەشت و سەیران و گەشتیاریش دەست پێکات چونکە سەرماوسۆڵەی زستان نەما هەرچەندە ئەم ساڵ ینی لەبەر تێکچوونی کەشەوە خەڵک زۆر خەمیەوەی بوو کە وشکە ساڵی بێ بەڵام سوپاس بەخوا بارانێکی باش ڕاستە. ئەو کاتەی یاخود جەژنێک بۆنەیەکە بێت گرنگترین شت هاتنی گەشتیارە چونکە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرمی کوردستانەکە کە لە
بازگەکانیش دوای ئەنجامدانی ڕێکارە ئەمنیەکان پێشوازیەکیان لێ ئەکرێت لەلایەن هەموو ئەو تیمانەی کە دانراوە لەلایەن گەشت و گوزاری پارێزگاکانەوە ئامادەکاری کراوە بۆی کە خزمەتگوزاری گەشتیاران دابین بکرێت وەک ساڵانی پێشتریش گرفتیمانەوەیان بۆ دروست نەبێت چونکە گەشتیارێکی زۆر ڕوەکاتە هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان دەستەی گەشت و گوزاری هەرێم ئەم ساڵ ئامادەکاری کردووە کە پێشوازی زیاتر لە 6 ملیۆن گەشتیار بکە هەکار ساڵی پار ئەوان چاوەڕیانە کرد یاخوب بڵین ئامادەکاریان کرد بۆی کە 4 ملیۆن گەشتیار بێت بەڵام دواتر لەبەرەوەی کە دەستەی گەشت و گوزار باشترین کاری کرد خزمەتگوزاری زیاتر پێشکەشکرا نزیک بۆ لە 6 ملیۆن بۆی ئەم ساڵیش بە هەمان شێوە چاوەڕێ ئەو ڕێژەیە خاڵێکی زۆر گرنگە و زۆر جێگای دڵخۆشیشە ینی هەم بۆ ئەو کەسانی کە کاسبکارن ینی سوودێکی زۆری هەیە گەشتیار جگە لەوەی تۆ دەتوانی جوانی شارەکانی هەرێمی کوردستان شوێنە گەشتیارەکان نیشانی دەرەوە بدەیت چونکە ئێستا وەک دیارە هاژانی دنیا جیهانی تەکنەلۆژیایە تۆ گەشتیاری دەڕۆی بۆ وڵاتێک موبایلەکەت لەدەستە و ستۆریەک دەکەی ینی ئەمە خۆی دەبێتە مارکتینگ دەبێت ڕێکلامیژانەوەی ئابووریە یەکێکە لە پایە گرنگەکانی ئابووری و داهات بۆی کە گەشت و گوزاریش بە هەمان شێوەی کەرتی کوشت و کاڵ پیشەسازی ڕۆڵی هەبێت لەو بابەتەدا با ئەم راپۆرتە ببینین. لە هەموو بۆنە و جەژنەکان ئێرە قەرەباڵغ بووە گەشتیارێکی زۆر ڕویان لەم بازگێ دەکرد بەڵام لە دوای واسانکاریانەی کراوە ئێرە بە قەرەباڵغی نابینرێت بۆ پێشوازی لە گەشتیاران ئامادەی تەواو کراوە ئەمە جگە لە واسانکاریانەی لە ناو بازگەکان بۆ گەشتیاران دەکرێت. والله الحمد لله والشكر التعامل بەڕاستی نازانم چی بڵێم لە میوانداریتان لە پێشوازیتان و لە مامەڵەکردنتان لەگەڵمان نمونەن ئەمە هەموو شتێکە پاشان ئەو کەش و هەوا و تایبەتمەندی ئێوە هەتانە دڵخۆشمان دەکات هەموو بۆنەیەک من دێم بۆ ئێرە بۆ کوردستان. قانون حلو مرتب تونس يعني هي منطقة حلوة. ئێمە زۆر کات لە جەژن و بۆنەکان دێین بەڕاستیرە جیاوازە هەولێر کەش و هەوای لە هیچ شوێنێکی تر ناچێت ئەمە جگە لەو پێشوازیەی کە هەر لە بازگەوە لێمان دەکەن ئێوە خەڵکانێکی باش و میوان دۆستن يحترمون الشيوخ ويحترمون يعني إقليم كردستان معروف يعني بالمناطق السياحية. هەولێر و هەرێمی کوردستان بەڕاستی کەش و هەوایان تایبەتە من هەفتانە خەڵک لەگەڵ خۆم ئەهێنم لە ئەنبار لە کووت لە بەسراوە دێنە هەرێمی کوردستان بەهشتی عراقە. الطبيعة والسكان ومن ناحية الأمان بالإضافة. لە سەرجەم پارێزگاکان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئاهەنگ و مەراسیمی تایبەت بەڕێوە دەچێت دەستەی گەشت و گوزاری هەرێمە مەدەکاری کردووە تەنها لە شەوێکدا دەتوانێت پێشوازی لە 7,000 گەشتیار بکات. ئاماژەکان بۆ ئاراستەین کە ژمارەی گەشتیاران ئەم ساڵەکە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر دەبێت ئەویش لەبەر ئەو ئامادەکاریانەیە کە ئێمە کردومانە یەکی لە هەمویان گرنگتر ئەو ئاسانکاریەیە کە ئێمە لە بازگەکان بۆ هاتن ناوەی گەشتیاران دەکەین بە هەماهەنگی لەگەڵ ئاسایشی بازەکان و هەروەها لە مانجی ڕابردوو ئێمە لە پێشانگایەکی گەشتیاری نێودەوڵەتی لە بەغدا بەشدار بووین لەوێ لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان دانیشتین بۆ ئەوەی کاری ئەو کۆمپانیانە ئاسانتر بکەین و تا بتوانین دوازار ژمارەیەکی زیاتری گەشتیاران بێنین بۆ هەرێمی کوردستان. بە پێی ئامارەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو زیاتر لە 6 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردو ئەم ساڵ ئامانجیانەوەیە ئەم ژمارەیە زیاتر بکەن و بۆ ئامادەکاریانەی کراوە بۆ جەژن و بۆنەکان. لە هەموو جەژن و بۆنەکاندا کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەهۆیەوە ئامادەکاریانەی دەکرێت بۆ پێشوازیکردن لە گەشتیاران هەمیشە لە بازگەکان قەرەباڵغی دروست دەبوو لە بەروی گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بەڵام بەهۆیەوە ئامادەکاریانەی کە کراوە زیادکردنیە و تیمانەی کە پێشوازی لە گەشتیاران دەکەن لە بازگەکاندا قەرەباڵغی کەمتر دەبینرێ و بە خێرایی تری کات دەتوانرێت ئاسانکاری بۆ گەشتیاران بکرێت و بەڕێ بکرێن. ڕێناز ساڵی کوردستان 24 بازگەی شێراوە. هەژە هەموو جار کاتێککە لە مەجلیسی یاخود لە دانیشتنی بە تەمەنەکان دادەنیشی ینی هەندێک جار ڕووی داوە توانجێک لەسەر شێوازی جلوبەرگ و ستایلەکەت هەیە لەبەرەوەی ناکە ناشرینە بەلایەن لەبەرەوەی پێیان وایە ڕەنگە ئەمە ببێتە هۆی ئەوەی ئەتوو کللتوری خۆت لە بەڵام ئێستا ینی خۆشببختانە هەنگاوێک هەیە گەنجان بەرە و ئاراستەی پارێزگاریکردن لە کللتور و دابوونەریتی کوردەواری دەڕۆن کە ساڵ بە ساڵ گرنجیدان بە زیندووکردنەوە وە کللتوری و دابوونەریتە کوردەواریەکان زیاتر دەبێت کە ئەم گرنجیدان ئەگەر لە ساڵانی ڕابردوو زیاتر لەلایەن کەسانی بەتەمەنەوە بێ
ئێستا هەوڵی پاراستنی درابێ و ئێستا ئەم جۆش و خڕۆشە لەلایەن گەنجانیش دەبیندرێەوە زیاد بووە پاراستنی کولتوری کوردی بەلایەنەوە گرنگە لە شاری سلێمانی گەنجان بە زیندوکردنەوەی ئەم دابوونەریتانە خۆیان بۆ ساڵی نوێ ئامادە دەکەن. گرنگیدان بە دابوونەریتە کوردەواریەکان ڕۆژ بە ڕۆژ لەلایەن چین و توێژەکان زیاتر گرنگی پێدەدرێت هەر لەم چوارچێوەیەشدا ئەم ساڵ جیاوازتر شاری سلێمانی خۆی بۆ هاتنی ساڵی نوێی کوردی ئامادە دەکات. تا چەندە بە زیندووکردنەوەی دابوونەریتەکان ئامادەکاریت کردووە بۆ نەورۆز؟ بەڵێ تاوان نەورۆز جژنی کووردە پێویستەکە خۆمان ڕێک کوردانە دەرکەوین بە خەڵکیشەوە زۆر دیارە ئەیتیمان بەوە ئەیان و هەمووی بەجلی کوردیەوە دەرەکەوە و یەنە دەرەوە زۆر شتێکی جوانە زۆر دڵم بەوە خۆشە خۆم کە ئەو خەڵکە ئەبینم ئا بەجلی کوردیەوە یان و ئەچن ڕێک دڵم ئەکرێتەوە پێیان. بەدوایە و گەنجێک چنەریتێکی کوردەواری گرنگە گرنگی زیاتری پێ بدرێت و زیندووکرێتەوە. طبعا لە کوردەواری خۆمانە شتێکی زۆر جوانمان هەیە علاقاتی بینی عایلە و وەکو ئێشی بینین لە ئەوروپا و لە ئەمریکا ئەم شتە مردووە دەمێکشە مردووە کەماوە تۆ ئێستا یا کەس بۆتەوە بڵێن جوانە ینی زیینی بکەینەوە زۆر شتێکی جوانە بە علاقاتی بینی عایلە زۆر مهم و خۆشە. بۆ ساڵی نوێی کوردی من خۆم زۆر گرنگی بەجلی کوردی ئەم جاگەر بۆنەکان بێ بۆ ڕۆژێکی تایبەت بێ ئەگەر ڕۆژی تایبەت بێ حتمما بە شێوازێکی باشتر خۆتی بۆ ئامادەکەی وەلای من جلوبەرگی کوردی چونکە جلوبەرگێکی دیێرینە زۆرم پێی جوانە و زۆر حەزەکەم بە شێوازی بەردەوامیش حەزەکەم کرد بە بەردەوامی کە بەکاری بهێنین. گەنجان دەستکاری ستایلەکەکەن و شێوازەکەی گۆڕن و لەسەر ئەو شێوازە کۆنە لایەن تۆ تا چەندە پابندی بۆی بۆ ستایلە کۆنەوە بیهێڵیتەوە. من لەگەڵ ئەوانیم لە ئێستایا جلوبەرگی کوردی هەندێک جار وای لێ ئەکرێ تۆ هەڕڵی تۆ بڵێ ئەمە جلی کوردی ئێمە بێ. جلوبەرگەکەم زۆر نازدارم زۆر دڵم پێی خۆشە لەبەرەوەی جلێکی کوردەواریە و من زۆر هەوڵم ماوە کۆن زیینوکەمەوە سە بۆ نمونە ئەم پشتێنە لە مۆزەخانە ڕسمم گرتووە و دروستم کردوێتەوە ئەم کڵاوە لە مۆزەخانە ڕسمم گرت و دروستم کردوێتەوە بۆیە دڵم پێ خۆشە. جلی کوردی کردووە؟ چ ڕەنگە؟ کایی بۆ کەی لە بەریەکەی؟ بۆ نەورۆز؟ بۆ نەورۆز. نەورۆزە نەورۆزە شبحەینە نەورۆزە 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 شبحەینە نەورۆزە ماچەک بدە من یار جەژناتە پیرۆزە جەژناتە پیرۆزە ماچەک بدە من یار جەژناتە پیرۆزە جەژناتە پیرۆزە. شێوازی جیاواز هەبوو جلوبەرگی کوردی زۆر جوان بوو بینی ئەو گەنجانە جۆرا و جۆری ستایل ئەوەی تۆ چی هاژە چ ستایل؟ ئەمە ئەم شێوازەی من فول سلێمانیانەیە گەر بێڵم جلی کوردی هەمووی جوانە بەڵام ئەمە پێڵەن شێوازی حەبسەخان چونکە هێلک و کەواشە هەرچەنە گۆڕانکاری لە ینی کەواکە تۆ چونکە جاران کەواکە ئەستورتر و ئەوە بووە لۆکەیتیا بووە لە بەروی زستانیش لەبەریان کردووە بۆ کاری ڕۆژانەیان کردویانە ئەوە کوێستانە تەنیا لە ساربەز بۆ جوانی و تاو بەزەو کاتە ئەمە پێڵەن ینی شێوازێکی حەبسەخانە چونکە هێلەکەکە و کەواکەشە ئەوەی تۆ چۆنە هەکار؟ وەڵا ئەوەی من هەر پێم وابێ هەولێر زیاتر بەم شێوازە دەدوورێ بەڵام پشتێنەکەمان بەو شێوە نییە لە هەولێر ئێمە زیاتر پاسۆر دادنێن بەڵام ێستا لەبەر کەمی کات و ئامادەکاری نەمانتوانی پاسۆردەکە دابێنم پاسۆردی پشتێنەکەی هەکار تایبەتمەندی هەر شارێکی کوردستان زۆر جوانە لە مەجالێکە لە شتێکە جار هەیە بۆ نمونە لە جلی کوردیا سلێمانی هەولێر دۆک زاخۆ بەڵام سنبولی نەورۆز ئەگەڕێتەوە بۆ ئاکرێ ینی
ئاگرەکە لە ئاکرێ نەکرێتەوە هیچ ینی نازام پێی ناوترێ نەورۆزێکی گەشت و خۆش ڕاستە هەرچەنە حەزمە کرد من بۆ یەک نەورۆزیش وایە لێ بم بەڵام لەبەر کاروبارەکان ناتوانین ئەمڕۆ ئاهەنگێکی گەورە لە ئاکرێ لە پایتەختی نەورۆز بەڕێواچێت سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە عەدنان ڕەشید کە ئەندامی سەرپەرشتیکردنی کەرنەڤاڵی نەورۆزی ئاکرەیە ڕاستەوخۆ وەردەگرین و لە ئاکری ڕەنگینەوە لەگەڵمانایە سڵاوت لێبێت کاک عەدنان بانیت باش هەر لە ئێستەوە نەورۆزت پیرۆز بێ بۆ هیواین کە نەورۆزێکی خۆش و نوێبوونەوەیکی باش بێت بۆ ئاکرێ و هەموو کوردستانیانیش سپێداوەش باش بیت بەڕێزینە جەژنە نەورۆزێ هەمی خەڵکی کوردستانی پیرۆز بکەم و هەموو وان نەتەواژی پیرۆز بکەم ئەوێت و دەربارەی وان ڕۆژە نەورۆزێ ڕۆژەکە جەژن بیتم زۆر سپاس بەڵێ کاک عەدنان ئامادەکاریەکانی ئەم ساڵتان چۆنە بۆ نەورۆز چەند کاتژمێرێکی ماوە یعنی ئێوە دەست بە کاروباری خۆتان دەکەن خەڵکێکی زۆر ڕوو لە ئاکرێ دەکا چیتان کردووە ئەم ساڵ بەڵێ بەڵێ پێشێکی پڕاستی دوو پەیوێتین ئاکرێ و ئاگر دوو پەیوێت پێک vegirê dayne yani ئاکرێ نەبەس کە نەورۆز ئاگر لالیوان tiştekî pîrûz biye wek dabûnerî tekil ayînê ba bû kalêtmeyê kevnar bû ئاکرێ mayne ve her berî sedan sala jî ئاکرێ li ser mezar û merqedan qend helkirîne evet agirî helkirîne ev babete heta sala heşteyata da jî mabûn û heldîrûkêj da ئاکرێ hemî carê newrûz kiriye û wekû bijîn meqamekî şekirî wextê hikûmeta Bersî da rejîma Bersî da ke newrûz eynen vê zexametê vê qeberê hatiye kirin کاک عەدنان ئەم ساڵ چی جیاوازتان کردووە هەرچەنە بۆ خۆی ئاکرێ لە نەورۆزانە زۆر جوانە بەڵام ئەم ساڵ جیاوازیەکەی چییە بێت هیچی دیکەتان کردووە بۆ مەراسیمە بەڵێ هەلبەتە ئەف ساڵە دێ جیاوازتر بیتن پێتیڤیەش ڕاستی ئەم ئێرەدا سوپاسی و ڕێز لێناخۆ کۆمپانیا MRF بکەین کە ئەوە 12 ساڵە ئاهەنگێت نەورۆزێ و ڕێڤەچوونە نەورۆزێ هەمووی یەبستۆی خۆ بەگرتی بوو vê çendê me lijneka bala durust kiriye hemî taqa û taybetî ke serpereşiya wê rêveberiya rewşenbîrî diketin vê ew ê û hemahengiyet gel hemî fermangehê dîkeyt mîrî û yet neh mîrî ji ku bizava rewşenbîrî geşt û guzar û şînewar û ewane hemû lawan û hemû yê nav vê lijdê dahên ke serpereştiyê tê kirin di ziyatır 6 gropa ev sala grop zêde bîne evet meşxelet agrî dezdenê dibene serê çiyayê vê carê dê nizîkî 5 cî heta 6 cîha dê meşxelet agrî serkevin û dêne xwarê û her bû vê çendêş hindek sistemê laytî an fotolaytmê înay kompanya ew hindek kompanyayê biyanî serpereşiya wê dikin dê ev sala gelek tiştekî cawaz û ciwantir û dête encam dan بەڵێ کاک عەدنان دەبینین جوانیەکان زیاتر کە ئێوارەدا دێت لە مەغریب نزیک دەبینەوە ئەو ئاگرانە بەسەر چیا دەبیندرێ ینی دیمەنێکی زۆر سنجڕاکێش و جوانی هەیە چەند مەشخەڵتان ئامادە کردووە ژمارەکەی زۆرە هەتا 700 کەس دەسەرکەون ینی لە هەر 5-6 گرۆپا 700 هەتا 100 نەفەرە دەسەرکەون ئەلمانە چونکە vê carê dêl gelek ciha hêne xwarê vê carê dêl 4 ciha dê hêne xwarê heta 5 ciha dê meşxelet agrî hêne xwarê û dêserkevin ne bes êk ciha کاک عەدنان چاوەڕێکن کە گەشتیارێکی زۆر بێتە ئاکرێەوە و بۆ ئەوە چیتان کردو ئایا هیچ ئامادەکاریە کراوە بۆی کە ئەو گەشتیارانی ڕووەکەنە ئاکرێ تەواوی ڕێکارەکان خودت شوێنی مانەوەیان بۆ ئامادە بکرێت بەڵێ پێ یەکەم جار ئەمە تەوەقعی ینی 100,000 نەفەر بێنە ئاکرێدەوە کو پاریش نزیکی 90,000 هاتوبوونەت ئاکرێدا ڕێنمایە هاتینە دانان بۆ هەمی
بازگهت آسایشه و اوانه که آسانکاریا بکن بو وان گشت و گزارت بینت آکره دا هرچند آکره یک اوتیلات دا بس خلق آکره وکو سالان دیگه جی درگهت خو مالت خو سربانت خو حمید وکری نوه بو گشت و گزاره هل دیجی مدیتن چند کسی بیانی که جنسیات توان هولندی بون و آلمانی بون و شویدی که مالت خلق آکره دا نوستین یعنی براسی درست اوه که جوانا دابداریتا که جوانا خلقی آکره پیرا بوی بس آکره افروکا یا بیا باجره که گشت و گذاری نه بس روژت نوروز ام هیویدارین وان برهمینه را اوید برهمینه که ناف کردستان دا و در اوید خلق در به کردستان داشت بین آکره و برهنان بکنه ناف باجره می آکره دا بله ببوله که عدنان دیگه لما که اگر مشخل یاخود بەدەستی خەڵکەکەیە دەڕۆن بۆ سەرچیە چ چالاکێکی دیکەی جیاوازتان هەیە یعنی وەکو گۆرانی گوتن تیپی هەڵپەرچێ ئەم بابەتانە چی لە خۆ دەگرێت بەڵێ ما ئەم ساڵە هەوڵدا کە نەبەس ڕۆژە نەوروزێ چالاکیا بکەین ما ڕۆژە 15 و 16 و 17 و 18 مە چالاکی ئەنجام سەروی گرەی ئەوێن و کە ئەم لێ چاوپێکەفتنێت بکەین ایکیلوان کورکا هوزان خواندنه بو که چند هوزانوان سلیمانیه و ید باکور و ید دهوک و آکره و زاق و هفلیر همی آماده بون و هوزانت خو خواندن اوه ایکیلوان چالاکیا بو مکری چالاکیا که دیگه او بو مکر پیشنگاه که فوتوگرافی و که تعبیر سرگشت و گذار آکرت کتونو پیکویژیان آکرت کت اوه جی ما پیشنگاه ها تفکرد هر وی دا پیشنگاه که دیگه یا شینواری ها تفکرد و دیگه جی یعنی ویستوالک پیر ویستوالک گلک و جوان و باش سر همو برهمت نافخویت آکری بون وکو کشتو کالی بونو که سرپرشتی و فرمانگاه ها گشت و گذاری ها تا انجام دان و همی او ریستورانت آکری اوید کلتوری خورناخو اینا بو و دابشت کرو ریکلام بو خود کرد اوه حمید وان سی روژا دا ام هاول دادین که آکره یعنی براستی داخوازت که این اوه چندین ساله پارلمان کردستان سرکاتی حکمت کردستان ام هاولت دادین که آکره فرمی بیت پایتخت نوروزه الکردستانه چند که براستی هیچ شارک نشیتن رکبریا نوروزت گل آکره بکد ایک بر توپوگرافیتا به دو که زور گنج و لابد خو بخشت هین وی کاری دکن فهیویدار این آکره فرمی بیتا پایتخت نوروزه دا که بودجه کش بو بیتا دانان دا برهم نریش بین آکره داشتین هنده کارو آوا بکن باشە کاک عدنان لەگەڵەوەی کە ئاماژەتان بۆ کرد 600 کەس بە مەشخەڵەوە ینی پێشبینی ئەکرێت بچن سەر شاخەکە بۆ جەژنی نەورۆز و بۆ داگیرساندنی بڵێ سێ ئاگرەکە تیمەکانی تەندروستی و ئاسایش هەموو ئەمانە ئامادەکاریتان کردووە خوا نەخواست ئەگەر کەسێک لە ڕێگەکە تووشی کەوتنێک بوو یاخود پێکانێک بوو ئێوە چیتان کردووە بۆ ئەم حاڵەتانە بله همی پشک دارن و اویدا لجنه که امنی هاتیه درست کردن آسایشی پولیسی و پولیسی هاتو چوه اوه همی سرپریش دید کن الهمی ریکا و او جهد که خلق لی خرفه دبیتن آسایش و پولیسی الوی داری هینه و بجلویش تیم دیکه یه امبلانسا یعنی که دایره ریونبریات تندرستی و ریونبریا آگر ومراندنه اوانه همی سیارتوان و تیمتوانی جید آمدن ابو به چنده بله بەڕێز عەدنان ڕەشید ئەندامی سەرپەرشتیکردنی کەرنەڤاڵی نەورۆز لە ئاکرێ زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵ ئێمەدا بووین بە هیوای نەورۆزێکی باش نەورۆزێکی خۆش و بۆ سەردانیکەران کاتێکی خۆش لە ئاکری خۆشەویست بەسەر ببەن زۆر سوپاستان دەکەین ڕێز و سوپاسیمان و پیرۆزبایی لە هەموو کارمەند و ئەوانەی کەناڵی 24 دەکەن کە ڕاستی بوویتە کەناڵی ناوماڵی هەموومان زۆر سپاس دووبارە لێوەش پیرۆز بێت هەکار خۆشی نەورۆز لەوەیە کە بچیتە دەرەوە
لە دەشت و لەناو ئەو سروشتە جوانی کوردستانە یادەکە بکەیتەوە بەڵام کوردانی تاراوگە نانەوێت ئەم یادە تێپەڕێ بە سەریانە و یادی نەکەنەوە هەرچەنە لەوێ چونکە بە تایبەت سوید زۆر ساردە ئەوان هەر پێشوازیەکەن لە نەورۆز ئاهەنگە گێڕن بەڵام ئەوان ئاهەنگەکانیان بەهۆیەوەی کە کەشوهەوا ساردە لە هۆڵەکان بەڕێوابن بەڕێوەبەری ئاهەنگەکانیش لە سوید باسی چیانە کرد هەکار باز لەوە دەکە کە ڕاستەم ئاهەنگانە زۆر بە ئەستەم ساز دەکرێت بەڵام دەبێت خزمەت بە خەڵک بکەن و خزمەت بە خاک بکەن ئەوەی جێگای دڵخۆشیە ینی ئێستا لە هەموو جیهان کوردی تێدایە ینی وڵاتە زۆر زۆر دەگمەنەکانیش ئەگەر بۆی بگەڕێی کوردی تێدایە ئەمە جێی دڵخۆشیە لەنا ئەگەر کەشەکەش بۆی باش نەڕەخساوی بەڵام لە دڵەوە کاتێک کە نەورۆز دێ هەست بە جۆش و خڕۆش هەست بە خۆشێکی زیاتر دەکات بزانین ئەوانەی سوید چیان کردووە پۆل پۆل ڕوو دەکەنە هۆڵی ئاهەنگەکە و بە جلوبەرگی کوردی خۆیان ڕازاندوێتەوە ئەرکان بەڕێوەبەری ئاهەنگەکەیە و چەند ساڵێکە بۆ دڵخۆشی و لە دەوری یەک کۆکردنەوەی هاوڵاتیان لە بۆنەکاندا ئەم ئاهەنگانە بە بەشداری چەندین هونەرمەند ساز دەکات وەکو کوردێک لە ئەوروپا بڵێم ئەوە بێت کە لێرەیە گرتوو بین بەڕاستی ئاهەنگی جوان بکەین چکە لەبەرەوەی ئێمە ئەوەی هەمان و نیمانام ئاهەنگانەیە کۆمانەکاتەوە بەڕاستی هەرێکە و لەبەر ئیشوکاری خۆی هیچی هەمووی مەشغوڵە بە ئیشوکاری خۆیەوە بەڕاستی بەم ئاهەنگانە بەیەک ئاشنابینەوە کوردایەتی خۆمان دەرەکەین بە قەنەعاتی من ئەمانە جەژینەتەوەین و یادکردنەوە یەکێکی پیرۆزە پێم وایەمانە یەک لەو شتێگانەیە و پەیژانەیە کە ئەڵقەکانی میلەتمان بێکەوە بەسێتەوە کەس و کارمان جلوبەرگمان بەتایبەت لە ئەوروپا حاڵەتێکی کلتوری جوان بەتایبەت لە ئەوروپا ئێمە یەکترێ بینین لێرە کچانمان کوڕانمان خێزانەکانمان خوشکەکانمان براکانمان کە یعنی هەر کۆبوونەوەمان کارێکی پیرۆزە بە قەنەعاتی من جەژنێکی نەتەوەیە من گەلێک جاران ئاهەنگەکانی جەژنی نەتەوەی نەورۆز و بۆنەکانی دیکە دەبنە هۆی بە یەکتر شادبوونەوەی هاوڵاتیان و هەموو لە دەوریەک کۆ دەبنەوە و بۆ ساتێک دەگەڕێنەوە نێو یادگاریەکانیان و گفتوگۆیان گەرمتر دەکەن پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو کوردێکەکەم لە هەر شوێنێکی دنیا هەن بەتایبەت لە خۆشەویستانمان لە کوردستانی خۆشەویست وە هیوادارم لە نەورۆزە هەموو پێکەوە چنە دەر و دەشت و خۆشی بەرنەسەر بۆ ببێتە ساڵێکی خۆش بۆ هەموو لایەکمان دەژنی نەورۆز پیرۆز بێ لە هەموو گەلی کوردستان بۆ ئەوە لێرەین کە ئەوە بۆ بۆنەوە بتوانین کۆبینەوە خربینەوە زلی کوردی لە بەرکەین و یەکتر ببینن چکە لێرە هیچ بۆنەیەکی تر نییە ئەوها کۆماکات و زلی کوردی لە بەرکەین و یەکتر ببینین ئاهەنگی نەورۆز یەکێکە لەو بۆنە نەتەوەیانەی کە کوردستانیان تێکڕا خۆشی دەردەبڕن و بە هاڵپەرچەی کوردی بەشداری جەژنی نەتەوەی نەورۆز دەکەن و تا درەنگانی شەو هۆڵی ئاهەنگەکان بە قەرەباڵغی دەمێننەوە ئەوەی کوردستانیان لە دەوریەک کۆ دەکاتەوە ئاڵا و نەورۆز و جەژنە نەتەوەیەکانی دیکەی کورد و کوردستانە لێرە لەم هۆڵەدا لە وڵاتی سوید کیژان و کوڕانی کورد بە جلوبەرگی جوانی کوردیەوە پێشوازی لە نەورۆز دەکەن ئەوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید سوید یەک شتی باشە بەردەوام زۆربەی هونەرمەندە کوردەکان ئەوانەی کە لە تاراوگان زۆربیان پشکی شێریان بەر سوێت کەوتووە ینی لەوێ کاتێک کە ئاهەنگێک ساز دەکرێت یعنی هونەرمەندی باشیان لەلایە جا ئاوارە هەورامیش هەموو کات ئەو ینی چی لەوێ بکری کوردانە بۆ کوردستان 24 گوێزێتەوە ینی هاوکارێکی باشە دوێنش ئاماژەمان پێدا کە هەر ناوچەیەک بە شێواز و ستایل و کولتوری تایبەتی خۆی هەیە تەنانەت لە موزیک و گۆرانیش کە لە قەڵاتزێ گروپی موزیکی نامرێ نۆبەرەی کارە هونەریەکانی خۆی لە کۆنسێرتێک پێشکەش کرد گروپەکە لە چەند گۆرانی بێژ و موزیسیانێکی سنووری پشدەر پێکاتبوون ساڵێک لەمە پێش لە پێناو زیندوهێشتنەوە و پاراستنی ڕەسەنایەتی ئاوازی گۆرانی کوردی ئەم گروپیان ڕاگەیاند هەردوێنێش میوانداریمان کردن بۆی کە مەراسیمەکەی خۆیان لێرەوە ڕاگەێنن بە ئەمڕۆ ببینین بزانین کە هاوکارانمان پاکێجێکیان ئامادە کردووە لەسەر کۆنسێرتەکەی گروپی نامرێ ئێوەش بینەری بن. هاتاکو هەولێر
لە کۆنسرتی پار ساڵ ئێمە بەڵێن نوێکماندا کە دەبێت بە شێوازێکی نوێ بینەوە خزمەت خەڵک بەڕاستی و ئەو ڕۆژ ئەوەمان باکردار سەلمان کە گەدیقە دوێی لە هەشت بەرهەم لە کۆی هەشت بەرهەم حەوت بەرهەمی ئاواز و میلۆدی خۆمان بوو کە واتا هیچ بەرهەمێکی دووبارەی تێدانەوە بەڕاستی ئێمە ئەومان بردە سەر کە توانیمان کۆمەڵی بەرهەمی جوان پێشکەشکەین دیارە ئەو بەرهەمانەش زۆر بە ئاسانی نهاتەوە دەست بە خۆ دەزانی بەهۆی کۆمەڵی کێشە و قەیرانەوە ئێمە نەمانتوانی وە کۆڵدەین بەڕاستی و بەڵێنمانداوە ئەگەر چۆن بڵێ لەسەر حسابی خۆشمان بێت ئێمە بەردەوام دەبین چکاتی گەردیقەت دەی لەو دەڤەرەدا گروپە موزیکیەکان دەتوانم بڵێم و دەبەرە و پوکانەوە بچووە بەڵام چۆن دەڵێ بە پێچەوانەوە گروپی موزیکی نامرێ بەرەبەرە گەشە دەکا بەڕاستی. دیارە ئەو کۆنسرتی ئەو ڕۆبینیتان و بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر بەڕاستی هەمووی بە هەوڵ و جوهدی کۆمەڵە گەنج کە خۆبەخشانە بێ بەرامبەر ئەو ئیشانە دەکەن هەمووی کار و چالاکی نوێ بوو هەمووی مۆسیقا و ئاوازی نوێ بوو گوێگری هونەری ڕەسەن هەیە بەڵام بەڕاستی دەکرێت بڵێن نوخبەیە یان بەو شێوە زۆرە نییە ئێستا هونەری بێگانە خزاوەتە ناو هونەری ڕەسەنی کوردی کە وردە هونەری کوردی بەڕاستی بەرەو دەکرێت بڵم هەڵدێر دەبا بۆیە ئەوەش دەی خۆیەتی کە فلتر هەبێ کە دامی ئەو هونەرمەندانە بکرێت کە ڕێچکەی ڕەسەنیان گرتووە نەک ئەوانەی کە ڕێچکەیەک دەگرن کە هونەری خزمەت بە هونەری بێگانە دەکات بەڕاستی ئێمە لەگەڵ نوێگەرین بەڵام لە سنوور دەرنەچێت. ئەو کۆنسێتە گۆرانیەکانی زۆر سندڕاکەش بوون هەربەجددی ینی نازم ئەو ستایلێک کە من حەزی پێ دەکەم یان بەڕاستی گۆرانیەکان گۆرانی زۆر ڕاستی نەڵێم ینی خۆمان کوردین بەس چونکە ئەوەندە میوزیکی جوان و چڕ و پڕمان هەیە زۆر چێژ بەخشە هەکار بە تایبەتەوانەی کە لە میوزیکە قاڵبوونە تۆزان کە کوردستان زۆر دەوڵەمەندە بە میوزیک و ئاواز و گۆرانی و ڕەسەنایەتی باشە ئاژە هەم سبەی نەورۆزە هەمیش سێ ڕۆژماوە بۆ ڕەمەزان ینی پەیوەندیەک لە نێوان خەڵکو و خواردنەوە گازیەکان و خواردنەوە زەبەخشەکان خواردنە چاوەکان بەگشتی هەیە بینە چۆنە لەگەڵ خواردنەوە و زەبەخشەکان لەگەڵ خواردنەوە گازیەکان بەگشتی وڵای من هیچ خواردنەوەکی گازی ناخۆم بەڵام و زەبەخشەکان ئەگەر بڵێم نایخۆم و دوای ئەڤین هەر خۆی پێتەڵێتەوە چونکە بەردەوام ئەڤین هاوکارمان هاوکاری وەرزشیشە کە لەگەڵ هاکارە چاوی لەسەر منە کە نەیخۆم باشە لە مۆڵ و مارکێتەکان بەدەیها جۆر خواردنەوە و زەبەخش دەفرۆشتێت و هەیە بەشێک لە هاوڵاتیان بەبێ ڕاچاوکردنی لایانی تەندروستی خۆیان بە خواردنەوەی ئەم مادانە گرتووە ڕەنگە بەشێک لە خواردنەوەکان کاریگەری ڕاستە و خۆش لەسەر تێکچوونی تەندروستیان هەبێت ڕاستە هاوکارمان دکتۆر هەڵوێست لە سلێمانیەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر خواردنەوە و زەبەخشەکان و ئەو زانیاری نوێی تێدایە و بە ئێوەی ڕادەگەێنێت. من دکتۆر هەڵوێستم لە بڕگەی تەندروستی ئەم بەیانیە باسی خواردنەوە زەبەخشەکانتان بۆ دەکەم ئەنەرجی درینک کاتێکە خوێندنێکی زۆرە بەسەراکەوت و سبەینە تاقیکردنەوەت هەیە یان ڕێگایەکی درێژە لە پێشە و شۆفێریەکێت و شەوەکەشی باش نەخەوتووی دەست و برد مێشکە بۆ لای کڕینی خواردنەوەیکی وزەبەخش دەچێت. ئەگەر ئەمە جارێک و دووجار بێت ئاسایە بەڵام با پێتان بڵێم ئەگەر خواردنەوەی ئەمە بوو بە خوو چی ڕوودەدات؟ بەپێی راپۆرتێکی CDC سنتەری کۆنتڕۆڵی نەخۆشیەکانی ئەمریکا لە ساڵی 2007 تاوکو 2011 ژمارە و نەخۆشانەی هێنراون بۆ بەشی فریاکەوتنی خێرای نەخۆشخانەکان بۆی تێکچوونی تەندروستیانەوە دوای خواردنەوە زەبەخشەکان دوو هێندە زیادی کردو. هەر بەپێی سنتەرەکە تەنها لە ساڵی 2011
1499 هەرزەکار کە لە نێوان تەمەنی 12 بۆ 17 ساڵی دابوون بەهۆی ئەمەوە ڕاوانەی نەخۆشخانەکان کرا. لە نێوان 2010 بۆ 2013 زیاتر لە 5,000 ژەهراوی بوون بەهۆی خواردنەوە زەبەخشەکانەوە تۆمار کراوە. کێشەکەوەیە لە سەدا 40 ئەم ژمارەی کەوتم لە سەدا 40 ئەم 5,000 کەسە منداڵن. منداڵ بەهۆی ناسکی جستەیەوە زۆر بە خراپتر کاریگەریەکانی ئەم خواردنەوانەی لەسەر دەرەکەوێت و تا ئێستاش کێشەکەوەیە سانسۆریان لەسەر دانەنراوە بۆ تەمەنەکان. خواردنەوەی وزەبەخش لە ڕووی تەندروستیەوە یەک سوود چییە بۆ جستە نیەتی جگە لە زیان پڕە لە کافاین و پڕە لە شەکر. بڕێکی زۆر لە کافاین دەکرێت فشاری خوێن بەرز کاتەوە، لێدانی دڵ و دڵڕاوکێ زیاد بکات و تووشی کەمخەویت بکات و ئەگەر ببێت بە خویەکی بەردەوامیش دەکرێت تووشی نەخۆشی درێژخایەنەکانی دڵت بکات. شەکری زۆریش کە دیسانەوە لەمەدا هەیە ڕێخۆش دەکات بۆ زیادبوونی کێش و توشبوون بە شەکرە. ئەمە باسی خواردنەوە زەبەخشەکان بوو کە ئەم بەیانیە بۆم باسکردن بە هیوام ئەگەر دەتانەوێت هەستن لە خەو بە چایەک بە قاوەیەک بە ورچێکی بەیانیان بە خواردنەوەی 1-2 پەرداخاو ڕۆژەکەتان دەست پێ بکەن یاخود ئەگەر خەوتان دێت بجوڵێن و هەستن و چالاکی بکەن وەک لەوەی پەنا بۆ ئەمە بەر هەر تەندروست. هۆشداری باشی تێدا بوو ینی ئەمە گرنگە بۆ خۆمان بۆ بینەران تۆزێک ینی ئامادەکاری باشتر ڕۆژە ناتوانین بڵین هیچ ناخۆین چونکە ئیتر هەمووی خۆی ئامادە کردو بۆ منجەڵە دۆڵمەکە و گۆشت برژاندن و ئەم 2-3 ڕۆژە چاگە خۆن چونکە دوایەوەش خەمیەوەمانە ڕەمەزانە چونکەدان ناخۆی بەڵام هەر چۆنێک بێت بیر لەوە بکەینەوە خواردن بۆ تەندروستی بخۆین بۆ باشی بخۆین نەک بۆ خۆشیەکەی چێژەکەشی خراپ نییە. نەورۆزە ئیتر لە زۆربەی شوێنەکان پێشانگای جیاواز مەراسیمی جیاواز فیستیڤاڵی جیاواز هەیە کە لە سنووری پارێزگای دهۆکیش نزیکەی 1000 کچوژنی ئێزدی بەشداریان لە چالاکێکی تایبەت کردووە پێمان. ئەم یاخوب بڵێن ئەم چالاکیە بە ئاهەنگ و پێشانگای کللتوری لەلایەن حکوومەت هێرێمی کوردستان و چەندین ڕێکخراوی نێودوڵەتی ڕێکخرابوو تێدا چەندین چالاکی جۆراوجۆر پێشکەشکران و بەشداربووانی ژەڵەن کە ئامانوێت لە هەموو بوارەکانە جێدەستمان دیار بێت و کار بکەین بە تایبەت ژنان و کچانی ئێزدی سەرباری ئەو دۆخە دەرونیە خراپەی کە لەسەریان بوو هێشتا بە پێوەن و دەستڕەنگینن. ئاهەنگ و پێشانگا کللتوری و ئاشتیە بتەرژێ 700 کەچ و ژنان تێدا بەشدار بوون. 20 جۆرێن خواردنەیەن کەڤنارژی هاتنە نەمایشکردن. لە هەمان دەمدا بتری 40 تابلۆیان بەدەستێک کەچ و ژنان هاتنە چێکردن نەمایشکردن. ئەوە خواردنەمێت کەڤنارن مێرهە تۆڵکە و دەهان تۆڵکە و سرکە و کەنگرێت ساوان کەنگرە و دەهان قوتە و کوتلدەوە و ئاخپراغن گەلک نەوعی دێت کەڤنارن. مەرەم سەرەکی ئێژوێ دەبێت چاڵکی ئەو بووکو ئەمە دیارکەین کوژنت هەموو بوارەدا یەزیرەکە و تایبەتی ئەم بژینە بدانانە بریارێ مە دوێ چاڵکێدا مەهەوڵدا ئەم قەوەتا ژنە ئێزیدی دیارکەین و ڕغمی وێ فەرمانە بسەرێ مەهاتین ڕغمی هەر زەحمەت و زۆڵداریان مەزن بسەرێ ژنیاتی ئیرە ڕۆژ ژنب قەوەتت هەموو بوارەدا بمشارەکێت کە چیت مەجای خواردنێدا شتێ فلکلۆری ڕسمی تیپا شاریاژی بەشداری ئاهەنگێ بوو. تابلۆیەکە فلکلۆری دروستکردن. چیرۆکێن سەرکەفتنا چلکە جوجنانژی هاتە خۆیانکردن. لە هەمان دەمدا هژمارەکە دنجی هاتنە خەلاتکردن ji ber karê wan yê cida û serkeftî. ئەمە ماوەیەکی زۆر دەستی پێکردێ ئێستا کۆتایی پرۆژەکە بۆ ئێمە هاتین لە کۆتایی پرۆژەکە بەشدار ببین بەڵام کۆتا بەرنامە نییە بۆ جێبەجێکردنی پلانی ئافرەت و ئاشتی و ئاسایش بەڵکو کەمترین دامە یاخود کەمترین پشتیوانی و سەپۆرتکردنی کچان و ژنانی ئێزیدین کە بەو بەرنمەیە بتوانین ئەگەر جزئێکی بەسیتیش بی ئەگەر بەشێکی کەمیش بی بتوانین یارمەتیان بدەین. تەوی زلم و نەخۆشیên bi serê êzdiyan dihاتین lê herjin
بناوا جواکێدا دەخوازێ خوددان ڕۆڵ بێت و لە بوارێن جودا جودادا کار بگە و لە داهاتیدا ببە خوددان ڕۆڵێکی مەزن. دوان هە ساڵێن دەرباز بوویدا کەچ و ژنێن ئێزدی ملی زەلامانڤە کارژ بۆینا خزمەتا جواکە دکن لەو ماژی ئەفکار و خزمەتاوان ژە ئالیە ڕێکخراوە حکوومەتێڤە بەرچاوتە وەرگرتن. مارشنگالی کوردستان 24 کۆمەلگا شاریە. وەک چۆن کوردانمان لە تاراوگە ئەوانەی بەتایبەت کە لە زووەوە لەوێ دەژین ینی لەگەڵ خەڵکی ئەو وڵاتە بە تەواوی تێکەڵ بووینەوە هاوسەرگیریان کردووە ئەنی زۆر جار کە دەگەڕێنەوە هاوسەرێکی ئەڵمانیا ئۆکرانیا ینی هەر وڵاتێکە لەگەڵ خۆی تێکەڵبوونی کللتورە خێزانە کە سوکارە حاڵەتی جیاوازیشمان هەیە ئەمجارە حاڵەتێکمان هەیە پیاوەکە لە کوردستانە هاوڵاتێکی میسری کە ئێستا دانیشتوی شارۆچکەی کفریە. ئەم هاوڵاتیە لە ساڵی 1985ەوە بەمبەستی کارکردن یەتە عێراق بەڵام دابڕێت لە کەس سوکارەکەی ناتوانێت بگەڕێتەوە جارێکە ئێستا هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی کووردا کردووە لە مسر بیبێتە کفری و لەگەڵ خانمێکی کوردستان هاوسەرگیری بکەیت ئەمە هەمووی بۆ خۆی تێکەڵبوونێکە لەگەڵ ژیان و کللتورە زۆر هەوڵیاوە کە بۆ جارێکیش کە سوکاری ببینێتەوە بەڵام وەک خۆی باسی کردووە لە بەرباری دارایی خراپ نەیتوانیوە ئەو هەلە وەربگرێ ئەو خۆی و مناڵەکانیشی کێشەی پاسپۆرتیان هەیە ڕۆژ ئەژمێرێتە ڕۆژێک لە ڕۆژان بۆ یەک جاریش بە ئازیزانی لە وڵاتی مسر شاد بێتەوە و بگەڕێتەوە بۆ کوردستان جارێکیکە. هەر ئەنگاو دەنێ و ناگات بەو ئەنجامەی کە خۆی دەیەوێت. 38 ساڵ لەمە پێش لە میسرەوە هاتوۆتە عێراق بۆ کارکردن بەڵام دابڕاوە لە کەسوکاری. دایک و باوکی لە میسر پێش ئەوەی ژیان ئاوایی بکەن بە ئاواتی گەڕانەوەی مەحەمەد دەبن. چەند ساڵێک لەمە پێش دەستێکی بریندار دەبێت. دوای 3 کاتژمێر دایکی هەواڵەکە دەبیستێت و تووشی خوێنبەربوونی مێشک دەبێ و گیان لەدەست دەدات. اشتغل محل ملجام لە دوکانی شوشە کار دەکەم. شوشەیەک کەوت بەسەر دەستم دا و بریندار بوو. چوم بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە دەرچوم لە میسرا و پەیوەندیەکەم بۆ هات. وەڵامم دایەوە دایکم بوو. وتی دەستت چیەتی؟ وتم دایە بریندار بووە. خوا لێ خۆش بوو یەکسەر کەوت بەسەر زەویدا و تووشی خوێنبەربوونی مێشک بوو. دوای 3 کاتژمێر لە نەخۆشخانە گیانی لەدەست. بالدماغ على ثرى حوالين المستشفى 9 ساعات وتوفت. محەممەد هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی کورد کردووە و لە کفری نیشتەجێ. ژیان بۆ ئەو وەک بەندیەک وایە. باوکی 4 منداڵە و ژیانی پڕە لە تراژیدیا. أكلمهم كلهم بسلم عليهم برضك من زمان ما كلمتهمش. هەر بە ئاواتی بینینی ئازیزانێتی و بەهۆی دۆخی داراییەوە ناتوانێت بیان بینێت. تەنها ناوبەناوە لە ڕێگای سوشيال ميديا ودەتوانێت قسەیان لەگەڵ بکە. لا ما كلمتوش لأن برن على إسلام بس بتنزل رسائل وكده والله كتير حرام. محەممەد نەتوانای نوێکردنەوەی مافیمانەوەی هەیە. نا پاسەپۆرتە میسرەکەی کە بەسەر چۆنی بکاتەوە. منداڵەکانیشی هەمان گرفتیان هەیە. ربنا يحفظنا إن شاء الله. فمشكلة الأولى هي مشكلة الإقامة. کێشەی یەکەم کێشەی مافیمانەوەیە. داوای نووسراوی مافیمانەوەی خێزان و منداڵیان لێ کردو. ئەبێت بگەڕێمەوە بۆ وەزارەتی دەرەوەی عێراق. دەشبێت بچم بۆ وەزارەتی دەرەوەی میسر. ئەمەش تێچووی دەوێت. هەروەها پەسەندکردنی تۆماری لەدایکبوونی منداڵەکان هەتا بۆ سەفرکردنیش. ئەمەش تێچووی دەوێت. ئەمە کێشەی سەرەکیمانە. ولازم للسفارة. هاي بالنسبة للمجمل موضوع الإقامة. لە ماڵێکی کۆن لە گەڕێکێکی هەژارنشین لە کفری ژیان بەڕێ دەکەن. بە هیوای ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان یەکێک دەستی خۆی و منداڵەکانی بگرێت و دوای 38 ساڵ بیان باتەوە میسر و با کەسوکارەکانی شاد بێتەوە. دیار جەمال کوردستان 24 کفری.
ئەرکی دایک و باوکی زۆر قورسە کاتێک منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە ینی ئەو کاتە بەڕاستی تووشی نەهامەتی و دەردەسەری زۆر دەبنەوە بەڵام ینی خۆشببختانە ئێستا ینی لە هەموو شوێنێک هەنگاو هەیە بەوەی کە بتوانن ئەرکی سەرشانیان کەم بکرێتەوە بۆ پێیکە ئەو سنتەرانەی تایبەتن بە توش یاخۆ بڵێن ئەگەر بە نەخۆشی ناو ببرێن نەخۆشی توشمانی داون و ئەوانەی ئۆتیزمیان یاخود خاون پێداویست تایبەتن سنتەرەکان هەیە بەشێک لە یارمەتی یاخود بڵێن ئەو ئەرکەی کە لە سەرشانی دایک و باوکە کەمتری دەکەنەوە بەڵێ وەکۆی کە بەمەبەستی باشتر بوون و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا لە ئوردن کۆمەڵێکی تایبەت بەو کەسانەی کە داونیان هەیە دامەزراوە تێیدا کەسانی داون فێری هوەری دەستی مۆزایک دەکرێت دامەزرێنەر و بەڕێوەبەری کۆمەڵی بە شاعیر ئەلنور دەڵێت ئامانجی ڕێکخراوەکە ئەوەیە کەسانی داون بتوانن لە ڕێگەی ئەم هوەرەوە داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن و پشت واتانەکانی خۆیان بەستنەمە زۆر زۆر گرنگە ڕاستە و زۆریش بەهرەمەندن هەکار ینی کەسانی داون کەسانێکن زۆر زیرەکیی تایبەتیان هەیە بەڵام ئەگەر بدۆزرێتەوە یاخود ڕێگەکیان هەبێ بەڵام ئامانجی ئەم کۆمەڵی زۆر زۆر جوانە لە پێناوەی کە پشت بە خۆیان بەس بتوان کار بکەن ئەم راپۆرتە دەبین. لە شاری مەدابە لە ئوردن کۆمەڵەیەکی تایبەت بە فێرکردنی هوەری مۆزاییک بۆ ئەو کەسانە داونیان هەیە دامەزراوە. ئامانج لە فێرکردنی ئەو کەسانە ئەوەیە بتوانن لە ڕێگەی هوەرەکەیانەوە داهاتێک بۆ خۆیان دابین بکەن و پشت بە خۆیان ببەستن. سوهام ئەلتەعمەری بەڕێوەبەری کۆمەڵی بە شاعیر ئەلنور دەڵێت بیرۆکەی دامەزراندنی کۆمەڵەکەی لە کچەکەیەوە بۆ هاتووە کە حەز و توانایەکی زۆری بۆ هوەری مۆزاییک هەبووە. بیرۆکەی دامەزراندنی کۆمەڵەکە لە کچەکەم وەفا سەری هەڵدا کاتێک لە یەکێک لە سنتەرەکان ڕاهێنانی سەرەتایی لەسەر هوەری دەستی مۆزایک وەرگرت بوو. هەستم کرد حەز و توانایەکی زۆری بۆ فێربوونی ئەو هوەرە هەیە. دواتر بینیم چەندین کەسی دیکەی هاوشێوەی کچەکەم هەمان خولیان بۆ مۆزایک هەیە. ڕێکخراوەکە لە ساڵی 2012 دامەزراوە و زیاتر لە 20 کەس ڕاهێنانەکانیان تەواو کردووە و بەرهەمە هونەریەکانیان وەک سەرچاوەیەکی داهاتی ڕۆژانە دەفرۆشنەوە. زۆر جار ئەو منداڵانەی داونیان هەیە لەلایەن قوتابخانەکانەوە ڕەت دەکرێنەوە. ئەمە شوا دەکات زیاتر بەتەنابن و دۆخیان خراپتر بێت. ویستم کوڕەکەم لەگەڵ ئەو منداڵانە تێکەڵ بێت. سواز بۆ خوددا دڵخۆشم کە دەبینم باشتر دەبێت. دۆخی باشترە لەو کاتەی لە ماڵەوە بەتەنیا بووم. کوڕەکەم لەلایەن قوتابخانە و ڕێکخراوەکانی دیکەوە ڕەت دەکرایەوە کەس ئەوی وەرنەدەگرت. بەشداربووەکان ڕاهێنانی تایبەتیش بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بە بازارکردنی بەرهەمەکانیان وەردەگرن. شاری مەدابە وەک مەڵبندێکە بۆ شوێنەوار و مۆنۆمنتی ئاینی شارستانێتە جیاوازەکان. ساڵی 2022 وەک پایتەختی گەشتیاری عەرەبی دەستنیشان کرا. هەروەها هوەری دەستی مۆزاییک یەکێکە لەو شتانەی شارەکەی پێدەناسرێت. هەکار بابەتێکی وەرزشیمان هەیە پێم خۆشە تۆ ئاماژەی پێبێت چونکە تۆ لەو بوارە باش قاڵبوویتەوە. باشە. یاری بۆکسین یاریەکی زۆر باوە لە سەرتاسەری جیهان بەڵام لە ساڵی 1970 لە لیبیا ئەم یاری قەدەغە کراوە. چۆن قەدەغە کرا لەسەر بڕیاری معەمەر قەزافی سەرۆکی پێشووتری لیبیا بەڵام دوای نەمانی ئەو ئەم بڕیارە چەند ساڵێکی هەڵوەشاوەتەوە و گەنجانی لیبیا ئێستا ئاستێکی بەرز لە یاری بۆکسین پێشکەش دەکەن و ئامادەکاری بۆ پاڵەوانتێکی بۆکسین لە ئیتالیا دەکەن. لە ڕابردوو یاری بۆکسین یەکێک لە یاری باوەکانی وڵاتی لیبیا بوو. گەنجە وەرزشکارەکان خواستێکی زۆریان بۆ یاری بۆکسین و وەرزشەکانی دیکەی شەڕکردن هەبوو. بەڵام لە ساڵی 1970 معەمەر قەزافی سەرۆکی پێشووتری لیبیا بڕیارێکی دەرکرد و ڕێگری کرد لە هەموو جۆرە وەرزشێک کە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تێدا بێت. بەم هۆیەوە بۆکسێنەرە لیبیەکان تووشی گرفت بوونەوە و نەیانتوانی بەشداری هیچ پاڵەوانێتێک بکەن. عومەر زەیتی کە ئێستا ڕاهێنەری بۆکسێنە باز لەو کاتە دەکات کە بڕیارەکە دەرچوو بەم بڕیارە خەونەکانی لە ناوچوون. أصلا كيف سيب ملاكمة كنت عندي طموح. من ئاواتێکم هەبوو دەمویست لە پاڵەوانێتی بۆکسێنی ئیتالیا بەشداری بکەم و بتوانم مەدالیای زێر ببەمەوە. ئامادەکاری تەواوم کردبوو. لە ناکاوە بۆکسێن قەدەغە کرا. بەم بڕیارە شۆک بووین. چونکە تاکە خەونی ئێمە ئەو کات یاری بۆکسێن بوو. لەگەڵ هاوڕێکانمان کۆ بووینەوە
ڕاهێنانمان دەکرد دوای ئەم بڕیارە هەر کەسمان بەلایەکدا ڕۆشتین خۆشحاڵم دووبارە گەنجەکانمان دەتوانن شەڕ بکەن و دەست بە یاری بۆکسێن بکەنەوە هیوادارم بتوانن مەدالیا بە وڵاتەکەمان بنەوە لە دوای ساڵی 2011ەوە دوای تێپەڕینی 32 ساڵ بەسەر قەدەغەکرانی بڕیارەکە هەڵۆشایەوە و جارێکی دیکە گەنجان دەستیان بەم وەرزشە کردەوە 12 ساڵ دوای ڕێگەدان بە یاری بۆکسێن ئێستا چەند بۆکسێنەرێکی بەتوانە دروست بوون و دەیانوێت تینویەتی چەند ساڵەی وەستانی ئارەزومەندانی یاری بۆکسێنی وڵاتەکەیان بشکێنن. ئێمە هەر لە دەستپێکی ڕۆژەکەەوە نەورۆزمان لێ پیرۆزکردن من و هەکارکردمانە نەورۆز بۆ هیواین ئینشاڵڵا جەژنێکی پڕخێر و خۆشی بێت نوێبوونەوەی ژیانی هەریەک لێمە بێ تەندروستێکی باش بێت و ئەم دوو ڕۆژە دەرفەتێکە بۆی کە بتوانین چێژ و خۆشی ببینین بە تایبەت لەگەڵ کەسانی بە ساڵاچوان ئەوانیش بەشداری پێ بکەین منداڵان هەموو چین و توێژەکان لەم ڕۆژەدا خۆشی و چێژ ببینن بینەری کوردستان 24 بن بەردەوام چونکە ڕووماڵی تایبەتێ بێت. ئێمە هەرزوو کردمانە نەورۆز جلوبەرجی کوردیمان پۆشی منیش دەخوازم نەورۆزێکی باشتان هەبێ پێتان دەڵێم نەورۆزتان پیرۆز بێ هیوادارم هەمومان بەیەکەوە گەشتی خۆش بکەین بەڵام بتوانین ژینگە بپارێزین زۆر گەنگە یعنی کە گەشت دەکەین زۆر ئاگاداری ژینگە بین چونکە دوای ئێمە خەڵکی دیکە دێ خەڵکانێک هەیە پاک دەکاتەوە بۆچی ئێمە یارمەتی دەرنەبین و ببینین هەمومان بە جلوبەرجی کوردی و زۆرترین ئاڵای کوردستان لە دەرەوە و لە شوێنە گەشتیارەکان ببینن. سپاس بۆ ئێوە کە بینەری بەیانی 24 بوون کاتێکی خۆش. دووبارە نەورۆزتان پیرۆز بێت.